إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، باشترين كلامي خواهي پروردگارك لقرآن في رزائي فرميو، باشترين ريبازي محمد مختار صلى الله عليه وسلم، وهر لادانيك خواه پنامان بدا لو ريباز مباركة سرگردانی و بدبختیە لە ژیانی دنیا و ڕوڕەشی و ئاگری جەهەنەمە لە ڕۆژی قیامەتە. میوانەکانی ماڵی خوا، خوشک و برا بەڕێزەکانم، پاش چەند ڕۆژێکی تر ئینشاء الله ئەچینە ناوی دە ڕۆژی ئاخیری مانگی ڕەمەزانی پیرۆز. ئەو دەشە و ڕۆژەی کە خاتیمەی ئەم مانگە پیرۆزەیە، ئەم مانگەی کە خوای پەروەردگار قورئانی تیادا بەزاندووە، و مانگێک کە خوای پەروەردگار خێر و ڕەحمەت و بەرەکەتی خۆی ڕژتۆتە سەر موسڵمانانە. دەشەوێلێک کە تیایە لەیلەت القەدری داناوە بۆ موسڵمانان. دەی کۆتایی مانگی ڕەمەزان خۆشەویستەکانم پوختە و پاڵفتەی مانگی ڕەمەزان. لەم دەشەوانە موسڵمانان ئەگەڕێن بە دوای لەیلەت القەدرە، کە خوای پەروەردگار دەربارەی ئەفەرمێ لەیلەت القەدری خەیر من ئەلف شەهر. لەیلەت القەدر خێرەکەی و لە هەزار مانگ زیاترە. و پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەگەر ئەو دە شەوە بەهاتایەتە سەرا، شەوەکانی هەموو زیندووە کردەوە، کە سوکارەکەی هەڵەسان، چاکی لێ کردە دارە، بە نەخوێنی لێتون ئەکردەوە، ئەوەندە کۆششی ئەکرد لەو دەشەوە لە هیچ کاتێکی تری ساڵیشە نەک مانگی ڕەمەزان ئەو کۆششەی نەئەکرد لە عیبادەت و لە پەرستنە. جا ئایا ئێمە چیمان ئامادە کردووە بۆ ئەو دەشەوە؟ چی هیمەتێکمان لە خۆمانە دروست کردووە بۆ ئەوەی لەو دەشەوە بۆ خوا یەکلا ببینەوە و بتوانین عیبادەت و پەرستشی تیا ئەنجام بدەین، کە ئەگەر خوا بیکاتە قسمەت هەر عیبادەتێک بەری شەوی قەدر بکەوێ ئەجرەکەی لە هەزار مانگ زیاترە. یعنی یەک سبحان الله لەو شەوە مبارەکە بەقەدەر ئەوەی وایە تۆ سبحان الله کردبێ لە هەزار مانگە، لە 83 ساڵ تۆ سبحان الله کردبێ. دوو ڕکات نوێژ ئەگەر لەو شەوە مبارەکە بیکەی وەک ئەوە وایە تۆ 83 ساڵ زیاتر تۆ دوو ڕکات نوێژت ئەنجام دابێ. ئەو کار و کردوانەی کە سنەتە و چاکە ئینسان لەو شەو ڕۆژانە ئەنجامی بدا، زۆر نوێژکردن بە تایبەت لە شەوەکانیان شەو نوێژی. پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم ئەفەرمێ من قام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. بەڵام تایبەت بۆ لەیلەت القەدریش ئەفەرمێ من قام ليلة القدر إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. يعني اگر تو بری ليلة القدر بکوی او شو نوجید کرده به خوای تعالی لە هەموو گوناحەکان خۆشە. دەی زۆر ضرورە ئینسانی مسلمان هیمەت بکە لەم دەشەوە یەک شەوێکی يعني هەموو نوێژەکان ئەنجام بدا، بە تایبەتی تەراویحەکان، و چەندێکی تریش زیادە بۆی بکری ئەنجامی بدا.
و بەشداری نوێژە درێژەکان ببێ، ڕکوع درێژەکان، سوجدە درێژەکان، چونکە ئەمانە هەمووی ئەڕاتە سجلی کردەوەکانتەوە بۆ 83 ساڵ ئەنووسری ئەگەر خوای تەعالا بیکاتە قسمەت. قورئان خوێندن چەندێ بۆ تەکرێت لەو شەوە مبارەکانە، لە بەینەکانیا دانیشتن هەیە، کات هەیە لە بینی نوێژەکانە، چەندێ بۆ تەکرێت قورئان بخوێنە یا گوێ بگرە لە قورئان. جبريل عليه السلام لشواني رمضان أهاد لقل في غمري خواه صلى الله عليه وسلم قرآني دراسة كرد، دعاء كردن فارانوا لخواي پروردگار چی دعايك هي هل يقربوا أو شو مباركانا دايك إيمان داران عائشة خواه رازي بپرسیار لفي غمرك صلى الله عليه وسلم أي في غمري خواه أجر من زانيم چی شوي قدره چی دعايا بكم باشا في غمري خواه صلى الله عليه وسلم فرموي بلي اللهم إنك عفو تحب العفو فاعف عني. خواه تو ليا بردي ليا بردن تخوش بي لين بوبونا. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. دعائك شامل كاملة زور أو شوانا دوباري كروا. رب اغفر لي ولوالدي وللمؤمنين يوم يقوم الحساب. ئەم دوعایانە زۆر مبارەکەن. هەر دوعایەک لە قورئانی پیرۆزە هاتبێت لەسەر زمانی پێغەمبەران یا لەسەر زمانی پیاوچاکان زۆر مبارەک، یان هەر دوعایەک لە سنەتی ڕەسوڵ الله صلی الله عليه وسلم هاتبێت زۆر زۆر مبارەک. ئێمەش لە مزگەوتەکانە زۆر جار ئەو دوعایانە بیرتان نەخەینەوە. ئیعتیکافکردن یعنی مانەوە لە مزگەوتەکانە ئەگەر بۆت کریا هەر دەشەوەکە بمێنیتەوە لە مزگەوتە زۆر زۆر باشە، زۆر ئەجری گەورەی هەیە. ئەگەر بۆت کریا هەر دەشەو و ڕۆژەکە بمێنیتەوە، ئەگەرش نەکرا هیچ نەبێ. ئەو شەوانە زۆرترین کاتەکانی لە مزگەوتە ئیعتیکاف بکە. مەڕۆ کاتی خۆت لە بازاڕە بەسەر ببە. تۆ کە دوکاندار نیت و ڕزقت لە بازاڕە نییە بۆ ئەڕۆی زۆر کاتی خۆت بەوە ئەبەیتە سەر. ئەگەر زۆر زۆر پێویستیشی کرد شتێ بکڕی هەوڵدە کەمترین کات لە بازاڕە بە، زۆرترەکەی لە مزگەوتا بە، خەریکی عیبادەت بە. زۆر فرسەتێکی گەورەیە ئیعتیکافکردن لەو دەشەوانە. ئەگەر بۆت کریا دەشە و ڕۆژەکە هەر هەمووی ئەوە زۆر باشە. و ئێمەش جێگامان هەیە بە ئیزنی خوای پەروەردگار لەسەرەوە بۆ ئەو کەسانەی کە لێ ئەبڕێن لە دەشەوان لە دەشە و ڕۆژەکەی ئەخیرە. بەڵام ئەگەر نەکرا دەشە و ڕۆژەکە بەهۆی هەندێک زروفۆ کە خۆت هەیتە خۆ ئەکرێ هەر ئێوارە زوو کە هاتی بۆ تەراویح نەگەڕێیتەوە، یان زووتر پێش خەڵک. هەنێ خەڵکێ سعات یەک شەو دێ، حەیفە تۆ ئەلە شەوە مبارەکانە سعات یەک شەو دێ. هەوڵ بدەن زۆرترین کات خۆتان بگەێنە مزگەوت. مادام ئیشت نییە، مادام ئیشێکی زەرور، نەک هەموو ئیشێک، چونکە هەموو ئیشە پێ ناوترێ ئیش بەڕاستی. مادام ئیشێکی زۆر زەرورت نییە، زوو ڕووبکەرە مزگەوت حتا نوێژی بەیانی بمێنەوە ئیعتیکاف بکە. زۆر گەورەیە، زۆر بەڕاستی. ئیتر دابەشی کە لەبین قورئان خوێندن و نوێژکردن و زیکرکردن و دوعا و پاڕانەوە. خێرکردنێک بۆ هەموو شەوێک، هەموو ڕۆژێکی ئەو ڕۆژ و شەوە بە تایبەت شەوەکان خێرەکە بکەنە شەوەکان، با خێرێکی تایبەتیت هەبێت بە پێی ئیمکانیاتی خۆت، مناڵەکانیشت فێرکە. گشت شەوێت 1000 دینار لای کەمەکەی بێنە بیخەرە ناو دەخیلەی مزگەوتەوە بۆ خێرەکە یان زەکاتەکە یان بۆ مزگەوتەکە. ئەمە بکە بە بەرنامەت هەر دەشەوەکە. یەک جا مەیهێنە 10,000 و بیخەنایە، نە دامەشی کە بۆ ئەوەی هەموو شەوێک بەرت بکەوێت، بەڵکو بەری 83 ساڵەکە بکەوێت. ئەمە فرسەتێکە دووبارە نابێتەوە بەڕێزە. لەوانەیە ساڵی داهاتوو ئێمە ئەمە نەبینینەوە. لەوانەیە خوازانێ لەوانەیە هەر نەژگەینە لەیلەة القەدر. خوازانێ کێ ئەڵێ ئەگەین بۆیە دوعا بکەین بڵێن اللهم بلغنا ليلة القدر، خوایە بمان گەینیتە ليلة القدر. بەڵام ئەگەر گەیشتین لە دەستی خۆتانی مەدە. ليلة القدر خۆشەویستەکانم شەوێکی زۆر مبارەکە، مەلائیکەی خوای پەروەردگاری تیادا ئەبەزێ، قەدەرەکان ئەنووسرێتەوە، واللهی قەدەرەکان ئەنووسرێتەوە، ڕزق ئەنووسرێتەوە، ڕزق ئەنووسرێتەوە. دەی ڕزقی خۆت فراوان کە بە بەخشین، بە خێرکردن، بە دوعاکردن. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم فەرمێت زیاتر لەیلەة القەدر لەوانەیە لە شەوە تیقەکان نابێ. بەڵام تۆ نازانی احتیمالێ مانگ پاش و پێشێکی تیا بوو بێ، احتیمالە تۆ شەوە تیقەکان دانشی بەڵام خۆی لە جووتەکان نابێ. یعنی ئەو جووتەی کە ئیسێمە بە جووت ێزانین لەوانەیە
تیقەکان بێ بۆی هەنێک کەسێ غەڵەتە کە ئەڕوا بەس 21 و 23 و 25 و 27 و 29 دانشێ کێ ئەڵێ مانگ پاش و پێشێکی تیانە بووە کەوتوێتە عکسەکەیەوە ئەو ساڵت لە دەست دەرەچی لە دەستی خۆتی دەرمەکە لە شەوی 21 و حتا شەوی جەژن کە ئەوترێت جەژن ئیتر تەواو ئەو شەوە ئەتوانی نەیگری فرسەتە بەڕاستی بۆ ئەو کەسانەی بە تایبەت کە گوناح باری قورس کردن فرسەتە بۆ ئەو کەسانەی کە دوور کەوتنەتەوە ماوەیەکە لە تاعەت بگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار فرسەتە و هەلە بۆ ئەوەی لاپەڕەیەکی نوێ لەگەڵ خوایە هەڵدەیتەوە لاپەڕە پیسەکان کە پیست کردووە کە ڕەشەوە بۆتەوە بۆ ناسڕێتەوە کە هەڵت داوە لاپەڕەیەکی تازە لەگەڵ خوایە خوای تەعالا لە هەمووی خۆشە بێت فرسەتە بەڕێزان لە دەستی خۆتانی مەدەن هەندێک لە پیاوچاکان و پێشینانی ئومەت فەرمویانە ئینەمە الأعمال بالخواتیم فەرمویانە بەڕاستی کردەوەکان دائیمەن کۆتایەکەی حەساوە ڕەمەزانیش کۆتایەکەی حەساوە ئینسان لە بەرهەمی کۆتایەکەی و لە پاڵفتەکەی خۆی بێبەش نەکا چونکە مانگی ڕەمەزان خۆشەویستەکانم مانگی تەوبەیە مانگی گەڕانەوەیە مانگی عەزیمەتێکی ڕاستەقینەیە لەگەڵ خوای پەروەردگار هیممەتێکی ڕاستەقینەیە لەگەڵ خوای پەروەردگار خۆتان بێبەش مەکەن حتى ئەوانەیشی کە تا ئێستا لەوانەیە ئێستا کەسێ بەسەر ئەو جەعدەیە تێ بپەڕێت تا ئێستا تا ئەم دەقە نە ڕۆژی گرتووە نێژی کردووە بەڵام گوێی لەم قسانە ئەبێ لە دڵی خۆیەوە بڕیارەدا ئەڵێ وعد بێ کە من لەم دەقەوە مادام ئەم فەزڵە گەورەی هەیە و خوای تەعالا لە هەموو گوناحەکانم خۆشە بێ وعد بێ دەستی پێک و بڕیار ئەدا ئەڵێ لەمڕۆوە لەم لەحەزاتەوە لە نوێژی ئەم عەسرەوە ئەبێ من دەستکەمە نوێژکردن و بگەڕێمەوە بەلای خوای پەروەردگار فرسەتە خۆشەویستەکان داواکارم خوای تەعالا بیکاتە نصیبمان اللهم بلغنا ليلة القدر ومان جينيت ليلة القدر يا رمتي من بدأ كبتوان انتهى شو نجيب كين ذكر بكين شكري خوا بكين دعاء بكين يا ربي خوايا مانجي رمضان مان بوب كيتا مانجي للرازبون مانجي لخوشبون مانجي رزقاربون لأجري جهنم العتق من النيران يا ربي خوايا عفو من بكي هداية من بدأ دام زراو من بكي لسر داريتي لسر إسلامتي يا ربي إصلاح الحال من بكي يا ربي دون من خيتو لجناح وتاوان يا ربي خوايا مالو منال من إصلاح بكي يا ربي خوايا خزانة كان من إصلاح بكي يا ربي خوايا رحمة دايك وباوك من بكي يا ربي رحمة براو كشتان من بكي يا ربي خوايا بخاطرنا وجوانا كان يخود بخاطر اسمي عظم يخود بمان بارزي لفتنة آخر زمان يا ربي مالو منال من بارزي لفتنة آخر زمان يا ربي لم أقرب أرانك ببان سر ما ناديت وأرب من بارزي خوايا إما بس تو من هي تو كسي بكسان يا رب العالمين يا ربي خوايا بمان بارزي يا ربي خوايا بمان بارزي يا ربي خوايا بمان بارزي آمين بكن رحمتي خواتان ليبي بخوا فتنة زور قورية لو أنا دربدري لدوابي لو أنا أخوا فنامان بدا جارێکی تر هەمووشتێک چەند ساڵە دروست کرد هەر هەمووی لە دەست بدەیت لەوانەیە ماڵ مناڵە دەست بدەیت بۆیە دوعا بکەن داوا بکەن بڕێن یا ڕەبی خوایە بمان پارێزی یا ڕەبی خوایە نیشتمانمان بپارێزی یا ڕەبی خوایە کوردستانمان بپارێزی یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت لەم ئاگر بارانە بمان پارێزی یا ڕەب العالەمین ئامین ئامین. آمين آمين. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين. يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون. خوشي سكانم أمرو هفدي رمضان للروجيكي وكو أمرو لصالي دوي كوتشي يعني 1445 صال ريتش استا مسلمانان روجيكي زور مزنيان تومارك لتاريخي خويانا كاتك في غمري خوا صلى الله عليه وسلم وأصحاب كاني أصحاب رشروت كان روبروي جبروتي قريش بونوا جبروتي كفر بيديني بونوا روبروي أبو جهل أوهم طاغوت بونوا مسلمانان بحت بجيشك زور كم كجماريان سياسة قصور بو بتشككي حاكزايوا بشمشيروا حتى تنانت يك أسفيان لقلا يك أسفيان هبو مسلمان برامبر جيش يبونوا كسياسة أسفي لقلابو جيشكي زور قورا كنزيكي 1000 كسبون 1000 لبالوانا كاني قريش بتيرو برمو بشمشير أويك هبو لو كاتا بأوبري فيرو تسليوا هاتنا ميدانو برامبر بمسلمانان بونوا يعني بحمو بيوركان ليكي بديتوا مسلمانان أبي بدور رايان لو شره بلام شنك مسلمانان لقل خواي خوي پروردگاری خوایان ڕاستیان کرد چونکە مسلمانان بە ئیمانێکی پتەوەوە بە عەقیدە و بیرروباوەڕێکی پتەوەوە بەرامبەر بە دوژمنان بوونەوە
خوای تعالی سەرکەوتنێکی زۆر مەزنی پێشکەش کردن، مسلمانان سەرکەوتنێکی زۆر گەورەیان تۆمار کرد کە پێی ئەوترێ جەنگی بەدر، کە پێی ئەوترێ جەنگی بەدر، چونکە شوێنەکە پێی ئەوترا شوێنی بەدر، یعنی جێگایەکە پێی ئەوترا بەدر، نزیکە لە مەدینەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەلەو شوێنە مسلمانان ئەو جەنگە گەورەیان ئەو شەڕە گەورەیان کرد و ئەو سەرکەوتنە گەورەیان تۆمار کرد بە ئیزنی خوای پەروەردگار، چونکە ڕاستیان کرد لەگەڵ خوای پەروەردگاری خۆیان، چونکە ئەو کاتە مسلمانان تەنها پشتیان بە خوای پەروەردگار بەست، گوێڕایەڵێکی تەواوی سەرکردایەتەکەی خۆیان بوون کە پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم. هەمووی دڵیان یەک بوو وەکو چۆن جەستەیشیان لەگەڵ یەکا بوو. ئەم جەنگە حەق و ناحەقی لە یەک جا کردەوە و خوای تعالی سەرکەوتنی خۆی نارد. سەری کوفر و بێدینی کە ئەبوو جەهل بوو لەو ڕۆژە لەناوچوو و چەندین تاغوت و سەرکردەی تری گەورە. ئێمە دەرس و پەندی لێ وەرەگرین بۆ ژیانی خۆمان. هەر کاتێ ئێمە لەگەڵ خوای پەروەردگاری خۆمانان ڕاستکەین، نیەتمان پاک بێ، نیەتمان دنیا و تەماحی دنیا نەبێ، هەر کاتێ پشت بە خوای پەروەردگار بە ڕاستەقینەیی ببەستین، دڵنیابن سەرکەوتن دێ. بەڵام لە دوای چی؟ لە دوای ئەوەی کە ئێمە دڵ و لاشەمان بە یەکەوە بێ، ئێمە تەفریقەمان تیا نەبێ، دووبەرەکیمان تیا نەبێ، خوای تعالی سەرکەوتنی خۆی ئەنێرێ. ئێمەش داواکەین لە خوای تعالی بۆ خاتر ناوە جوانەکانی خۆی، خوای تعالی ڕەحمان پێ بکات، هیدایەتمان بدات.